گەنجێکی دانیشتووی خورماڵ بە ناوی هۆشمەند فارس ماوەی 6 ساڵە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانی دەستی بە چاندنی نەمام لە خورماڵ کردووە و تاوەکو ئێستا 3 پرۆژیان بە سەرکەوتووی جێبەجێ کردووە. هەروەها نزیکەی 1000 داریان لە خورماڵ و دەرەوەی ئەو شارۆچکەیە چاندووە. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە هەر ئێستا و بەڕێگەی تەلەفۆن کاک هۆشمەند فارس بۆتە میوانی پڕۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. کاک هۆشمەند سڵاو، ئەم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئێمە لە پڕۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبوڵ فەرموو. سڵاو ڕۆز بۆ ئێوەی خۆشەویست و وێگرانی رادیۆکەتان زۆر سپاسی ئێوە کەم دەرفەتەتان بە من بەخشی تا کار و چالاکیەکانمان بە ئێوەی بەڕێز و بە خەڵکی خۆشەویستی کوردستان بناسیێنین. هەر بژی جارێکی تر سڵاو و ڕێز بۆ جەنابیشت. سەرەتا حەزەکەم باسێکی ئەم هەڵمەتەمان بۆ بکەی کە نەمامچاندن و داڕوواندنە. کەی دەستت بەم پرۆژەیە کرد و چۆن بوو بیرۆکەی دار و نەمامچاندنت بۆ هات؟ بیرۆکەی ئەم پرۆژەیە مەگەڕێتەوە بۆ مانگی 7 ساڵی 2014. سەرەتا لەگەڵ چەند هاوڕێیەک ئەم بیرۆکەیەم باس کرد، بەڵام زۆرێک لە هاوڕێکانم لەو کاتەدا بێدەنگیان هەڵبژارد لەبەرەوەی جێبەجێکردنی پرۆژەیەکی لەو شێوە وەک قۆناغی یەکەم. ئەتوانم لەم لەسەر ئاستی کوردستان هیچ پرۆژەیەکی لەو شێوازە بە شێوەی خۆبەخشی لەلایەن گەنجانەوە جێبەجێ نەکرابووە. لە هەمان کاتیشدا خۆیان ئەرکی جێبەجێکردن و بەڕێوەبردنەکەشی بگرنە ئەستە. بۆیە لە سەرەتا هاوڕێکانم گومانیان لە جێبەجێکردن و سەرکەوتنی پرۆژەکە هەبوو، بەڵام لە مانگی دەی هەمان ساڵدا جارێکی تر بیرۆکەکەم لەگەڵ باسکردنەوە. دواتر هاوڕێکانم قەناعەت پێکرد کە ئێمە ئەبێ ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین. خۆشبەختانە لە مانگی 11 هەمان ساڵدا دەستمان کرد بە جێبەجێکردنی پرۆژەکە. لە قۆناغی یەکەمە دەستمان کرد بە چاندنی نەمام و پەرژینکردنی نەمامەکان. پەرژینکردنی نەمامەکان هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو ناوچەی ئێمە ناوچەیەکی ئاژەڵداریە. ئێمە ئەبێت ئەو نەمامانەی کە ئەیان ڕوێنین بە شێوەیەک بێت کە بتوانین پارێزگاریان لێ بکەین و زیانیان بەرنەکەوێت، و لە هەمان کاتیشدا نەبینە کۆسپ و تەگەرە بۆ خەڵکی ناوچەکە ڕێگە لە ئاژەڵداریان بگرین. بەڵێ زۆر باشە، جێی دەستخۆشیە. کەس لەم پرۆژەیەدا یارمەتی دەرت بووە، چ لەلایەن هاوڕێیان و هاوشاریەکانتەوە و چ لەلایەنی حکومیەوە؟ هەرچەندە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە هاوڕێیانت یارمەتیان داوی، لەلایەن حکوومەتەوە ئاخۆ یارمەتی دراوە؟ سەرەتا لەلایەن هاوڕێکانەوە بڵێن بە شێوەیەک لە شێوەکان هەر جارێک هاوڕێیەک دوو هاوڕێیان زیاتر هاتوون لەگەڵم کاریان کردو، بەڵام بە شێوەی بەردەوامەوەی کە ڕاستەوخۆ لە پرۆژەکەدا بوو بێت ئەتوانم بڵێم بە تەنها خۆم بووم. هەر ئێستاش هەر خۆم بە تەنها خزمەتی پرۆژەکە یەکەم، بەڵام لە هەمان کاتیشا هەر جارێک ئەگەر پێویستیم بە هاوکاری هەبێ هاوڕێکانم بە پێی توانە بەپێی ئەو دەرفەتەی کە هەیان بێت هاوکاریمان نەکات. سەبارەت بە حکوومەت تەنها نەمامی بۆ دابین کردوین. ئێمە لە هەڵەبجە مەشتەلێکمان هەیە بە ناوی مەشتەلی سیروان، ئەو مەشتەلە بە خۆڕایی نەمامان بۆ دابینەکە. بەڵێ، دارەکان زیاتر لە کوێ دەچێنن؟ شوێنی تایبەت یان گشتی؟ هەروەها گرنگی ئەم کارە چییە؟ پرۆژەکانی ئێمە ئەو پرۆژانەی کە ئێمە جێبەجیانەکەین تەنها یەک جۆر نەمام لە یەک شوێنە ئەڕوێن، واتە بۆ نمونە شوێنێک دیاریەکەین کە پرۆژەیەکی تایبەتی تێدا جێبەجێ بکەین و ئەو پرۆژەیە خۆمان ئەرکی جێبەجێکردن و بەڕێوەبردنەکەی ئەگرینە ئەستۆ. جۆری نەمامەکانیش لە هەر پرۆژەیەکە تەنها یەک جۆرە، واتە بە تێکەڵ نەمام ناڕوێنین، بۆ نمونە چەند جۆرێک تێکەڵ بکەین. بەڵێ، لە پاژەوەی کە دارەکانتان چاند چێ ئاگاداریان دەبێت و ئاویان دەدات؟ ئەرکی بەڕێوەبردنی پرۆژەکان هەمووی لە ئەستۆی خۆماندایە. ئێمە خۆمان خزمەتی نەمامەکانەکەین، تەنها بریتینیە لە ئاودێران با بڵین خزمەتکردنەکە، چونکە خۆ دەزانی خزمەتکردنی نەمام کارێکی قورسە، شتێکی ئاسانی ڕەنگە بە باسکردن لە لای هەموو هاوڵاتیەک ئاسان بێت. یان خۆمان زۆر جار لە ڕاگەیاندنەکان ئەبینین کە ساڵانە ڕەنگە بڵێم 100,000 نەمام لە کوردستاندا ئەڕوێنرێ، بەڵام کەمترین نەمامی سەوز ئەبێ، بۆ چونکە خەڵک خزمەتی نەمامەکان ناکات. بەڵام ئێمە ئەرکی بەڕێوەبردنی پرۆژەکانیش لە ئەستۆی خۆماندایە، ئەوەش خۆی لە چەند خاڵێکە ئەبینێتەوە. بۆ نمونە یەک ئاودێران، دوو ئاگربەر. خۆ دەزانین لە ئێستاە هەرێمی کوردستان گیرۆدەی دەستی ئاگرکەوتنەوە بووە، بەڵام ئێمە ئەو پرۆژانەی کە جێبەجێمان کردو بە شێوازێکی زۆر جوان، بە شێوازێکی زۆر باش ئاگربەرمان بۆ کردوون بۆ ئەوەی ئەگەر ئاگریش بکەوێتەوە لە سنوورەکە زیان بەر نەمامەکان نەکەوێت. و هەروەها هەر نەمامێکیش ئەگەر نەخۆش بێت، بۆ نمونە پێویستی بە دەرمان هەبێت، بەپێی جۆری نەخۆشی نەمامەکە دەرمانی بۆ ئەکڕین و دەرمانی دەکەین بۆ ئەوەی نەمامەکە لە وشبوون بپارێزین. بەڵێ، بەڕاستی جێی دەستخۆشیە. پرسیاری دواترم ئەوەیە کە ئەو درەختانی کە دەیچێنن لە چ جۆرێکن و بەپێی چه هەلومەرجێک جۆرەکانی هەڵدەبژێرن؟ بۆ خۆ دەزانی ژینگەی هەرێمی کوردستان ئەتوانم بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی کوردستان با بڵێن
لی گەرما لە هاویندا بەرزە ئێمە ئەو نەمامانەی کە ڕوێنین ڕەچاوی ئەوەکەین کە ئەم نەمامانە بەرگەی پلەکانی گەرما بەرز بگرن و هەروەها بەرگەی تینوێتیش بگرن بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوو وردە ئەم نەمامانە لەوە دەربچن کە پێویستیان بە ئاودێران هەبێت یان لانی کەم بۆ نمونە هەفتەی جارێک پێویستی بە ئاودێران هەبێت ئێمە چەند پرۆژەیەکمان جێبەجێ کردووە ئەو پرۆژانەی کە جێبەجێمان کردووە هەر پرۆژەیەکیان لە جۆرێکە بۆ ئەوەی تەنها یەک جۆریش نەبێت و جوانیش بە سروشتی ناوچەکە ببەخشێت. بەڵێ وەکو دواپرسیارم بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان پاک و خاوێن و ڕازاوە و پڕدار و درەخت و جوان بێت پێویستە لەسەر هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکان چی بکەن؟ پێویستە لەلایەن هاوڵاتیانەوە شێوازێکی زۆر باش ڕەچاوی ژینگەی کوردستان بکەن بە هەموو بەشەکانیەوە لە هەر شار و شارۆچکەیەکان هەر لادەیەک بێت لەبەرەوەی هەمومان ئەزانین ئەگەر ناوچەیەک پاک و خاوێن بێ شوێنێک پاک و خاوێن بێت بە دڵنیاییەوە ژیانێکی تەندروست و ژینگەیەکی تەندروست بۆ هەمومان فراهم ئەبێت. سەبارەت بە حکومەت ئەو بەشەی کە ئەرکی حکومەت ئەبێت لێپرسینەوە لەو کەسانە بکات کە زیان بە پرۆژەکانی ژینگە ئەگەیەنن نابێت بە هیچ شێوازێک خەڵک زیان بە پرۆژەکانی ژینگە بگەن چونکە ئێمە ئەزانین بەردەوام لێرە و لەوێ زیان بەر پرۆژەکان ئەکەون ئەوەش هۆکارەکانی بۆ نمونەوەک ئاگرکەوتنەوە یان بڕینەوەی دارەکان بۆ خەڵ و زیان بۆ هەر ئارەزویەکی تری خەڵکەکە بێت بۆ پێویستێکی خەڵکی ناوچەکە بێت. سەبارەت بە ژینگە تەنها بریتینە لە چاندنی نەمام ئەبێت حکومەت بیرێک لە ڕاوکردنیش بکاتەوە چونکە بۆ خۆمان نەزانین ئاژەڵەکەویەکانیش بەشێکن لە ژینگەی هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا بە شێوازێکی زۆر مەترسیدار خەڵک ڕاو ئەکات و حکومەتیش وەک پێویست نەیتوانیوە چاودێری ناوچەکان و شار و شارۆچکەکان بکات. بەڵێ کاک هۆشمەند فارس چالاکوان و ژینگە دۆست زۆر سوپاس کە بە ڕێگەی تەلەفۆن لە شارۆچکەی خورماڵەوە بوویە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام.